مامۆستاگیان جاری وا هەیە کێشە لە پۆلا دروستە بێ مامۆستا پێڵێ کێیە کەسیان قسە ناکەن باشتر وایە کە سزا بدرێن هەمویان سزای بە کۆمەڵ یا ئەگەر ڕێگایکی کە هەیە پێمان ڕابگەیەنی زۆر سوپاس دەکەین. سپاس مامۆستا سولێت گیان وڵا پرسیارێکی جوان دەکرد خۆی لە عسکەری ئەوەی عسکەریکی دوێ کوڕەکان پیاوەکان نەزان عقابی جەماعی هەبوو یعنی یەکی کێشەیەک لەم عقاب ئەمە لە پرۆسی پەروەردە و فێرکردنا نابێت لەوانین لە عسکەریا بێ لە دیکتاتۆریەتا بێ جاران لە شوێنە تەقەیەک لە هەموو دوکانەکانیان تێگەیە هەموو خەڵکەکان نەگەر یەکی کێشەیەکی کرد دایک و باوک و ئامۆزا و پورزاشیان نەگرت هیچ کەسێک گوناح و کۆڵی گوناحی کەسی تر هەڵناگرێەوە لە دینی شا هەیە لە عیلمی شا و لە قانونی شا بەڵام ئەمە هەڵەت پەروەردەیەکانی چێ مامۆستاگیان من دەرە شەرحەکەم پشتم لە تەلەبەکانە خۆی لەوە دروستە بێ یا مەشغوڵم لە پڕ تەلەبەیە شتێک هەڵەیە یا شتێکەکە نەحەرەکەیەکەن تەلەبەکان پێی نازەبچی ئیزعاج بوو سەی دەکەم خەریکە پرۆسەکە ئیشەکەم لێ تێگەیە نازانم کێیە بە تەلەبەکان ئەڵم کێ بوو لەبەرەوە زۆر طبیعیە کەس ناڵێ مامۆستاگیان چکە لەوانەیە ئەوەی وا ئەکا کەسێکی لەوانە بێت کە تونند و تیژە کەسێکە پەروەردە نەکراوە کەسێکە چوزانم خۆی بە شتێکە زانێ ئەگەر ئەوانی تر قسە بکەن دوای شەڕی پێفرۆشە لی ئەیە لەبەرەوە ناتوانێت بیکە لەوانەی تەجروبیانە بێت دوو ئەچێتە بابی جاسوسی و شتیواوە من ئەبێ مامۆستایەکی وا سەرکەوتو بووم خۆم بزانم چێیە بزانم لە ناو ئەم پۆلای کێ ئەوانە وتیانی چێ بە کۆڵان بە شوێنێکە ئەڕۆی دوکان نارەکان هەمووی فیکیان لیا کەس قسەی ناگرێت گەشتە بەر دوکانی فیکەی لیا بەربارانیە کرد وتیان باشە بۆ هەموو دوکانەی تر فیکە لیا وتی من فیکەی حرامزادە ناسمەوە یعنی ئەزانم فیکەی ئەوەی بۆ من یەکە مامۆستاش ئەگەر خیبرە و شارەزای مەگەر یەکەم جاری بێت چوو بێتەوە جایە ئەجینا مامۆستا ئەزانێت لە ناو پۆلای چێنە مشکیلە چێکات ئەتوانێت دەستنیشانی بکە ئەتوانێت زۆر شت هەیە کەسیکە بەڵام تەلەبە نابێ بکەین بە جاسوس بەسەر یەکتریە و چێشەش دروستە بێت عقوبەی لەوانەیە هەندێک تەلەبەی مامۆستاگیان حەزی لە خوێندن نییە ئەو بەزمە ئەکە ئەگەر زانی مامۆستام یەکاتە دەرەوە تەلەبە زیرەکانی ژەکاتە دەرەوە ئەڵێ بابەوەی منەوە دوو لە ڕووی ئێوە بینەران وەکو کەری دێستۆپینی خۆی و زەرەری ساحێبی ئەڵێ خۆ من هەر هیچ شتیان ناگەم بە ئەوانی تری شتیان نەگەن ئەمەی لەبەرەوە نابێ عقوبەی جەماعی بە هیچ شێوەکە بێت بەڵام جەنابە بێ هەوڵ بیت بەڵام دوای ئەوە کە چوونە دەرەوە مامۆسا ئەتوانی بە نوێنەرێکیان هەبێ یا بە تەلەبەکان ئەوانەی کە سیقە و پیان هەیە بە تەنیا بانگیکەی بڵێ شتیشی وا بوو چییە بۆ گەن نەوزانی بۆی دەستنیشانی بکەیت ئەو کاتە بانگیەکەیتە ژوورەکەی خۆتەوە ئەڵێ کوڕم من زانیم چێ بوو زانیم تۆ ئەوە کرد تەمان دووسێت تەلەبە هەر ئەوواڵێ بانەکەم بەڵام دڵم نەهاو لە ناوانە پێوە بەڵام سکال یەکەم جارێکە شتیوانەکەی تۆ بۆ خوێندن هاتی بۆ هاتووی فێربی ناکرێ ئەم شتە ڕفتارانە بکەیت ئەگەر ئەواکەی وەرە لێرە بیکێسا لە فۆرسەکە بیکە شتێکە ئەم بۆی ڕوونەکەم و ڕێنماییەکە مامۆستاگیان قسەی لەگەڵا ئەکەم لە کۆبوونەوەی دایکان و باوکانە مەفروزە لەگەڵ دایک و باوکانە قسە بکرێ حەلی مشکلەکە بەڵام عقوبەی جەماعی لە پەروەردەیە غەڵەتە چونکە بە زیانی هەمووی بە زیانی تەلەبە زیرەکەکان و پرۆسەکە تەواو بێ عکسەوە ئەوانە هەروەکوی لێی دەربازە بن خۆشیان حەز دەکەن وا بێ